بینێرانی خۆشەویستی تلوزیۆنی کۆمەڵە، سڵاو ئەم کاتتان باش. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە هاتوینەتەوە خزمەتان. ئازیزان، لە بەرنامەی هەفتەی ئاسۆی بەرابەریدا باس لە ژنان لە شۆڕشی ئۆکتۆبردا دەکەین. ڤلادیمیر ئیلیچ لێنین لە ساڵی 1990 داوتی هیچ شۆڕشێکی سۆسیالیستی بەبێ بەشداری کاریگەر و بەرفراوانی ژنانی کرێکار و زەحمەتکێش قەتعەن سەر ناکەوێت. 104 ساڵ پێش ئێستا شۆڕشی مەزنی ئۆکتۆبر نیزامی کۆنی دەسەڵاتدار لە رووسیەی تەفر و تونا کردو دەسەڵاتی شۆڕایی دامەزراند. ئەو شۆڕشەکە لە 25 ئۆکتۆبری 1970 واتە بە ڕۆژمێری کۆن و بە پێی تەسمیمی شۆڕای کرێکارانی پۆترۆگراد دەستی پێکرد، شۆڕشێکی کرێکاری و سۆسیالیستی بوو. ڕۆڵی ژنان و دەستکەوتەکانیان لەو شۆڕشە مەزنەدا چۆن و چی بوون تاوتۆی دەکەین لە بەرنامەم هەفتەیەدا بە میوانداری بەڕێز هاوڕێ گەلاوێژ ڕۆستەمی، کادرێکی لە مێژینە و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران کە هیوادارین مەجاڵتان هەبێت تا بە کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بێت. هاوڕێ گەلاوێژ، سەرەتا بە خێراتنت پێ دەڵم، زۆر سپاس بۆی کە بەشداریتان لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس بۆیەوە، منیش خۆشحاڵم کە هەلەتان بۆم ڕەخسان کە لەگەڵ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بابەتی دەور و نەخشی ژنانی کرێکار و زەحمەتکێش لە ئینقلابی هەفتەی ئۆکتۆبرێ تاوتۆ بکەین. هیوادارم بتوانین بەرنامەیەکی باشمان بێت. هاوڕێ گەلاوێژ، بە سەرەتای پرسیارەکەمان لێرەوە دەست پێ بکەین. بەڕای ئێوە شرایەتی ژین و جێگا و شوێنی ئیجتیماعی ژنانی رووسیا پێش شۆڕشی ئۆکتۆبر چۆن بوو؟ بەڵێ، هەروەکو ئێوە پێشتر ئاماژەتان پێکرد، شۆڕشی ئۆکتۆبری 1970 کە دەوڵەتی تزارۆخە، یعنی بەر لە شۆڕشی ئۆکتۆبر 3 ساڵ بوو شەڕی یەکەمی جەهانی بوو لە رووسیا لەگەڵ ئاڵمان شەڕی دەکرد، هەروەها لەگەڵ وڵاتێکی شەڕزەدە بوو. خەڵکێکی زۆر پیاوان بەتایبەت لە مەیدانەکانی شەڕ سەربازیان دەکرد و شەڕیان دەکرد و ژنانێکی زۆر بۆ ناچار بوون بۆ بژێوی ژیان و بەخێوکردنی منداڵەکانیان ڕووبکەنە کارگاکان و کارخانەکان و لە یادەسەرزاییەکان کار بکەن. بەهۆی شەڕی جەهانی ئەو 3 ساڵەی کە لە رووسیادا بوو، شەڕێکی ماڵوێران کرد، دێهاتێکی زۆر غارەت کرابوون، وێران کرابوون، خەڵکێکی برسێتی یەکجا زۆر بوو، منداڵانێکی یەکجا زۆر بەهۆی فەقیری و نەداری نان دەتوانێت بچن مەدرسەکان دەرس بخوێنن. هەتا مەسەڵەن سوخت نەبوو بۆی کە ماڵەکان گەرم دابێنن، کەوژ نەبوو کە منداڵ بکاتە پێی بچێتە مەکتەب، نان نەبوو بیخۆن. وەزیەتی ژنان کولەن کۆمەڵگای رووسیا وەزیەتێکی زۆر شەڕزەدە و وەزیەتێکی فەقر و فەلاکەت و برسێتی غەوغای دەکرد. بەڵام بەهۆیەوە کە پیاوانێکی زۆر ئەو کاتە لە جبهەکانی شەڕ بوون، ژنانێکی زۆر توانی بوویان لە کارخانەکان و لە کارگاکان ئیستیخدام بن و کار بکەن. گەرچی کاریان دەکرد، بەڵام سەعاتی کاری دوور و درێژ و هەروەها حەقدەستی کەمتریان هەبوو بە نیسبەتی پیاوان، بۆیە کەفایەتی بژێوی ژیانی خۆیان و منداڵەکانیان نەدەکرد. دەمهەوێت ئەوە بڵام کە ژنان لەو سەردەمەدا بەتایبەت خەڵکی رووسیا بەتایبەت ژنان یەکجار فەقیر و نەدار بوون. بۆیە یەکی لە شعارەکانی ئەو کاتی شۆڕشی گەلانی رووسیا بەتایبەت ژنان مەسەلەی نان بوو. یەکێک لە شعارەکانیشیان سوڵە بوو، یعنی ئەوان مخالفی شەڕ بوون. شەڕ گرانی و بەدبەختی و
برسێتێکی زۆری بەسەرواندا سەپان بوو. بەهۆی کە ژنانێکی زۆر تا ئەو دەم نزیکەی 40% لە ژنانی رووسیا خەریکی کار بوون، چون پیاوەکان لە دەوەکانی سەرلا بوون. هەروەک کە ژنانێکی زۆر لە کارگاکان و لە کارخانەکان کاریان دەکرد، زۆریان لە بەشی لیباسشویی و ئەوانەدا کاریان دەکرد، یعنی کارهای خەدەماتی و ئەوانەدا. بەڵام توانی بوویان ژنان توانی بوویان لەو شوێنی کارەدا سەدان هەزار کەس تەرجەمە پەیدا بکەن. هەروەها ئەوە خۆی کۆمەکی کرد بەوەی کە ژنان زیاتر ئاگاکاتەوە، زیاتر باوەڕ بە خۆیان پێ پەیدا بکەن. بتەوەش بڵم کە بەر لە دەستپێکردنی شەڕێژ بۆلشەویکەکان و بەتایبەت ژنانی سۆسیالیست و کۆمۆنیست دەور و نەخشی زۆریان هەبوو لە وشیارکردنەوەی ژناندا بۆ ئەوەی کە بتوانن مافەکانی خۆیان دەستە بکەن و هەروەها کاری تەبلیغی و تەلەڤیزیۆن و سازماندهی بکەن لە نێو ژنانی کارگەردا. تا بەر لە شەڕێژ ئەو وەختە نەشریەکی هەبوو کە ژنانی سۆسیالیست کە نادژدا کرۆپسکایە هاوسەرەکەی لێنین و ئەلێکساندر کۆلەنتای و هەروەها ئارماندا ئێنیسا ئارماندا کە نووسەرانی ئەو ڕۆژنامەیە بوون. ئەو ڕۆژنامەی ژنانی کارگەر بە تعدادی بە ڕێژەی 50,000-600,000 چاپ دەکرا و بڵاو دەبەوە لە ناو ژنانی کرێکار و زەحمەتکێشدا. ئەوە تاثیراتێکی یەکجا زۆری هەبووە کە ژنان ئاگایی پەیدا بکەن، ژنان مافەکانی خۆیان بناسن، ژنان محتەرز بن بە وەزعی مۆجود، محتەرز بن بە شەڕ و هەروەها مبارزە بکەن بۆ بژیوی باشتر، بۆ نان و بۆ دەسەڵاتی حکوومەتی شۆرایی. گەرچی بە دەستپێکردنی جەنگی جەهانی ئەو ڕۆژنامەیە بەسرا، بەڵام تاثیراتی ئەم بۆلشەویکانە ئەو ژنانی سۆسیالیست و کۆمۆنیست نەتەنیا کەم نەبووە، بەڵکو ئەمە ڕۆژ بە ڕۆژ پەرەی دەستان لەلایەکیش کۆکردنەوەی ژنان لە کارگاکان و کارخانەکان و لە مەیدانی کار باعثی ئەوە بوو کە ژنان باوەڕ بەخۆی زیاتر پەیدا بکەن و ئاگابنەوە. لەو شەرایطی جەنگی جەهانی ئەوەڵدا فەقیری و بێکاری و برسێتی و هەروە بێسوختی تەنگی خەڵکی وەتەنگیان نابوو، ژیانی پێ تاڵکردبوون. ژنان دەور و نەخشی یەکجار زۆریان هەبوو. ژنان یعنی دەتوانم بڵام کە تقریبا 8 مانگ بەر لە سەرکەوتنی ئینقلابی ئۆکتۆبر ئەوان ئینقلابێکیان کردبوو. لە 23 فێوریەی 1970 کە ئەو وەختە کەمسەم بڵێ 8 مارشی ئێستایە، ژنان ئەو کاتە بۆ بەڕێوەبردنی جێژنگرتنی ڕۆژی جەهانی ژن دەستیان کرد بە احتسابێکی یەکجار گەورە. ژنان ئاوا دەستیان پێکرد کە ئەم ڕۆژە مەزنە احتساب بکەن، گەرچی ئەو وەختە خودی حیزبەکان بە تایبەت هەتا حیزبی بۆلشەویکیش پێی وابوو کاتی ئەوەنێ کە ئێستا احتساب بکرێ مخالفی احتساب بوون. هەروەها لەگەڵ زۆرێک لە ژنانی سۆسیالیستی ئەو دەم کە بۆ خۆیان نەخشیان هەبوو لە کارخانەکان و لە وەڕێخستنی ئەو احتسابەدا قسەیان بۆ کردبوون کە دەیانەن احتساب مەکەن، بەڵام ژنان جوابیان نەداوە. دەستیان کرد بە احتساب و هەروەها لە کارخانەکانە تاقیق کرد و دەرکەوتن. کارخانە بە کارخانە دەچوون، کارگەرانی کارخانەکانی دیکەیان وادار دەکرد کە احتساب بکەن. بە تۆپەڵە بەفر و بە بەرد لە پەنجەرەی کارخانەکانان دەدا یا داگیریان دەکردن. کارخانەکانی دیکەش پیان مۆلحەق دەبوون. لەم ڕۆژەدا لە سەعات 10:30 مەسەن بەر لە نیوەڕۆ نزیک 10,000 کرێکار هاتبوونە احتسابەوە. تا دوای نیوەڕۆ بوو بە نزیک 50,000 کرێکار کە هاتبوون احتسابەوە. تا مەغریب نزیکەی 59,000-60,000 نەفەر کارگەر هەر لەم ڕۆژەدا هاتن احتسابیان کرد. وەختێ بە ڕێژەیەکی 1000 نەفەری کە هاتنە مەیدان و خیابانەکانیان گرت و بە دژی حکوومەتی ئەو کاتی
تزاریان بە چاوەش کێشا ئەمە خۆی هێزێکی یەکجار گەورەیدا بە ئێحتمال بە نەفسێکی یەکجار گەورەیدا بە خودی بە تەواوی کرێکاران و ئەز جملە ژنان بۆیە ئەو سەردەمەدا بوو کە خودی حیزبەکانیش هەتا مۆنشریکەکانیش ئێستا لە بۆرشیەکان بەناچار دیفاعیان کرد لەو ئەتسابە و ئەو ئەتسابە زۆر موفەق بوو یعنی 8 مانگ بن لە سەرکەوتنی ئینقلابی ئۆکتۆبر بناغی ئینقلابی ئۆکتۆبر و هەروەها سەرکەوتنی ئینقلابی ئۆکتۆبر دامەزرانی شۆڕاکان دەستی پێکردبوون کە ژنان نەخشی سەرەکیان هەبوو لەو شۆڕشەدا و دەور و نەخشی یەکجار زۆریان هەبوو. زۆر باشە هاوڕێگە لاوێش زۆر باشە باسی ئاماژەت بە شرایەتی ژینی و جێگە و پێگەی ژنان لە پێش شۆڕشی ئۆکتۆبردا کرد باسی ئەحسابەکانت کرد باسی واگایانت کرد کە چۆن تەبلیغ و تەرویجیان بۆ دەکردن و بابینە سەر خودی شۆڕشی ئۆکتۆبر بە قەولی لێنین مامۆستای پۆرلیتاریای جیهان ژنان لە شۆڕشی ئۆکتۆبردا دەورێکی بەرچاویان بینی خۆشتان کەمێکتان ئاماژتان پێکرد پێم خۆشە پێم بڵێ ئەو ڕۆڵە چۆناو چۆن بوو ئێوە چۆنتان ئەو ڕۆڵە بینیوە ئەو ڕۆڵە دەتوانین لە چەند بەشدا یعنی واقعاً ئەو وەختە هەر ڕووداوێک کە ڕووی دەدان لە رووسیا ژنان بە ئەمری خۆیان دەزانین یعنی وانە بوو فقط مەحتوب بن بە جنبشی فێمینیستی بە مەسەلەی ژنان ئەوان هەموو شتێکیان بۆ مهم بوو ئەز جملە پێشتر ئاماژەم پێکرد مەسەلەی سوڵحیان بۆ مهم بوو مەسەلەی نان زۆر زۆر مهم بوو مەسەلەی ڕوحانی دەوڵەتی مەذهبی و سەرمایه‌داریان بۆ مهم بوو هەروەها دامەزرانی حکوومەتێکی شۆڕەیان زۆر زۆر بۆ مهم بوو بۆیە ژنان ابتکارێکی زۆریان بەخەرزەوە بە ڕێژەیەکی زۆر زۆر فعال دەخالەتگەرانە لەو ئینقلابەدا لەو قیامەدا ئینقلابی ئۆکتۆبردا بەشداریان کرد یەکێک لە کارەکانی ئەوان کردیان دەچوونە ناو پادگانەکان سەربازەکانیان ئاگا دەکرەوە کە وەختێک کرێکاران ئێعتساب دەکەن یا تەزاوڕات دەکەن لە خیابانەکان تەقەنەکەن لە کرێکارەکان و ئەوە تەسیری تەزەلزولێکی یەکجار زۆری خستە نێو سەربازان کە دەوڵەتی تزار پشتی بە ئەرتەش و سەربازەکان بەس بوو کە پشتیوانی بکەن لە دەوڵەتی تزار و هەروەها ئینقلاب و تەزاوراتی کرێکاران و ژنانی ئەو کات بە خاک و خوێن بکێشن بەڵام ژنان توانیان ئەوە تەسیراتە لەسەر سەربازاندا بنێن بە دەیان و سەدان و هەزاران سەرباز چەکیاندانە و دەستە پەیوەست بوون بە ئەحسابی کرێکاران و بە شۆڕشی ئۆکتۆبر ئەمە لەلایەکیش ئەوە کە ژنان واقعاً زۆر بوێرانە زۆر نەترس ئەزمیان جەزم بوو کە ئەم دەوڵەتە زیدی ئینسانیە دەوێ بڕوخێ چون مەسەلەی برسێتی و مەسەلەی فەقیری و نەداری تەنگی پێ هەڵچنی بوون هیچ ڕێگایەکی دیکەیان نەبوو جگە لە خەباتێکی ئامیز کە بانی ئەم بەدبەختی و شەڕ و فەلاکەت و برسێتیە کە دەوڵەتی ئەو کاتی تزار بوو دەبێ بڕوخێن و ئەوانش ئەزمیان جەزم بوو کە ئەم دەوڵەتە دەبێ بڕوخێن هەتا زۆر جار ژنان لەو کاتەدا تانەی مثلا هاوسەرەکانی یا پیاوان تانەیان لێدان بەڵام ئەوان بە قەولی فارس دەڵێن گوش بێدەکاری ئەو تانە و تەشەرانەش نەبوون و زۆرێک لە مەرزەکان ینی ئەو شتانی مەیدانانێک کە خەتی سوور بوون پەڕاندیان باوەڕ بەخۆیەکی زۆریان پەیدا کرد توانیان بە پێکێنانی ئەرتەشێکی سوور حتا ژنان بە ڕێژەیەکی زۆر لە نێو ئەرتەشی سووریا و کاتی ئینقلابی ئۆکتۆبردا بوون لە هەموو بەشەکان لە شرکەتیان دەکرد لە تۆلیددا بوون لە ئەحتسا و تەزاوڕاتدا بوون لە ئەرتەشی سووردا بوون لە بەشی خەدەماتیدا بوون هەموو ئەرسەکانیان دەور و نەخشی زێکدار زۆریان هەبوون و تەسلیم ناپەزیر هەروەها پێگیر و قاتعانە بۆیە توانیان واقعاً لە ماوەی 8 مانگدا یعنی لە 23 فێبرواری 1970 تا سەرکەوتنی ئینقلابی
ئۆکتۆبر هەر لە ساڵی 1970 ماوەیەکی یەکجا زۆر نییە لە ماوەی 8 مانگدا ئەوان توانیان دەوڵەتی قەهاری تزار بڕوخێنن و حکوومەتێکی شۆڕایی دامەزرێن هەرە و کات بووکە شۆڕاکان لە دێهاتەکان دروست بوون و دەسەڵاتیان گرتە دەست ئەمە کارێکی هاسان نەبوو لەو دەورانەدا نزیکەی 80% کۆمەڵگای شوروی دێخانان بوون و کرێکاری سەنعەتی یەکجار کەم بوو بەشێکی زۆر لەو کرێکارانەکە لە کارخانەکانیش کاریان دەکرد لە دەورانی شەردا ئەسلحەیان تۆلید دەکرد بە وەختی ئینقلاب کرا هەموو شتێک گۆڕا هەموو شتێک بە نەفی ئینقلاب بە نەفی دەسەڵاتی شۆڕاکان بە نەفی خەڵک بۆ لەبەربردنی هەموو یعنی ئەو قانون و دەسەڵاتی سەرکوتگەر و کە فەقیری و جیاوازی جنسیەتی لە نێو خەڵکدا تەسبیت کردبوون تا دەورانە دەوڵەت تزار دەوڵەتێکی یەکجار زۆر مەسەویش بوو ئەو ژنانێکی زۆر حجابیان لەسەر بوو ئەوان لەو دواتر باسیەوە دەکەم لە پرسیارەکانێکی کەدا باشە هاوڕێگە لاوێش باسی ئەوەی کە دەسەڵاتی نوێ هەر لە هەفتەکانی یەکەمی دوای شۆڕشدا بەرنامەی کۆمونیستەکان بۆ بەدیهاتنی مافی ژنانی پەسەند کرد پێم خۆشە بزانم بەڕای ئێوە گرنگترین و بەرچاوترینی ئەم مافانە کامانە بوون ڕاستی ئەم مافانە گەرچی لەباری هەم اقتصادیەوە زۆر کۆمەڵی کردکە حقوق و مەزایەیەکی دەستمزدی حەق دەستی بەرابەر لە ئیزای کاری بەرابەر بۆ ژن و پیاوی پەسەند کرد ئەو جارەکانە حەقی ئازادی تەحسیل و کارکردن بۆ ژن و پیاو بەرابەر بوو لەباری قەزاییەوە مەسەڵەن بڵێ حەقی ئیزدواج حەقی تەلاق حتا مەسەلەی ئیرس و وەراثەت لە باری حقوقیەوە لەباری قەزاییەوە هەمووی ئەوانە دەوڵەتی شۆڕاکان یعنی حکوومەتی شۆڕای رووسیا بەرهەمی ئینقلابی ئۆکتۆبر بوو توانی هەمووی ئەوانە دەستەبەرکە مەسەلەی حەقی سقتی یعنی سقتی جەنین تا ئەو کات مەمنوع بوو ئازادیان کردکە وتیانەمە حەقی مافی هەر ژنێکە کە بۆ خۆی ئازادەکە سقتی جەنین کە یا منداڵەکەی ڕابگرێن ئەم جارەکانە ئەو ژنانەی کە باردار دەبوون و منداڵیان دەبوون کرێکاریش بوون لە حقوقی کاملیان دەدانێ هەم لە زایمان هەم دوای زایمان ئەوە کۆمەڵێکی کە ژن لەباری اقتصادیەوە سەربەخۆ بێ ئیتر وابەستە بە پیاو نەبێ ژێردەست و کۆیلەی پیاو نەبێ لە خانەوادەدا زۆر هەموو ئەو قانونانەی کە ژنی بەدەرەجەت و حیساب دەکرد یعنی قانونی ئەساسی ئەم وڵاتەی هەمووی گۆڕی بەرمەبنای بەرابەری کامل لە بین ژن و پیادا ئەو قانونانە دامەزران حەقی ڕێی ئازاد بوون گەرچی بەر لە حکوومەتی لە ئینقلابی ئۆکتۆبر فێمینیستەکانی بالاخره بە شێوەی خۆیان گەرچی ئەوان مخالفی دەوڵەتی یعنی سیستم و نظامی دەوڵەتی حاکم نەبوون بەڵام دفاعیان دەکرد لە حەقی ڕێی بۆ ژنان دەوڵەت توانی ئەوەش بەبێەوە کە دەوڵەتی حاکم بمێنێتەوە دەوڵەتی حاکمشی تێکڕۆخان و حەقی ڕێی ژنانش ئازاد بوو رووسیای بەنسبەتی وڵاتانی ئوروپایی و حتا ئەمریکا جزئی ئەوەڵین وڵاتەکان بوو کە حەقی ڕێی ژنانی بەڕەسمی ناسی کە هەمان ساڵی 1970 بوو مەسەڵەن ساڵی 1921 لە سوێد حەقی ڕێی ژنان بەڕەسمی ناسرا دواتر دەتوانم باسی ئەوەش بکەم کە تەنیا بە نووسینی قانون و بە هەروەها بە ئاڵوگۆڕ پێکێنان لە بواری ئابوووریەوە بۆ ژنان بەسەندەی نەکرد وەکو زووتر لەوە دادەگەلاش باسی قانونت کرد با من لێرەدا پرسیارێکەیە
لەنین دیدارێکی لەگەڵ کلارا زیتکین ئەو کۆمونیستی گەورەی ئەڵمانیا بوو لەو دیدارەدا دەڵێ یاسا بە تەنها ناتوانێت کێشەکانی ژنان چارەسەر بکات. بەڕای ئێوە دەسەڵاتی نوێ بۆ لابردنی ستەم لەسەر ژنان بەکردەوە چەنگاوگەلێکی هەڵگرت چون باسەکە خەریکە دەکەوتە سەرەوە پێم خۆش بوو ئشارە بەوەش بکەی و لەوێدا ڕۆڵی ژنانی و پێشکەوتن خواز لەو نێوەدا چی بوو؟ بەڕاستی هەروایە تۆ بتێ فقط بە نووسینی قانون پێدوابی کە دەتوانی هەموو سنەت و یاسا و ئەچەوەکە نووسراوە چەوەکە نەنووسراوە بۆتە فەرهەنگ و عادەت و فەرهەنگی پیاسانای لە جامەدا لە بینبەری بە نووسراوە تەنیا بە نووسینی قانون لەبین ناسیە گەرچی خودی گۆڕینی قانون شتێکی ئەساسیە و بنەڕەتیە بەڵام حتا سربەخۆیی ئابووری ژنانی زۆ بنەڕەتێ بۆ کە ژن بتوانێت لەو ژێر چەپۆکی و لە وابەستگی بە پیاوسالاری بێتە دەرێن بەڵام ئەوە کافی نییە بۆ دەبێت ئەو قانونانە ئیجراش بکرێت گەرچی تۆ لە سەتی دەوڵەتیدا لە سەتی کۆمەلگادا توانێتە سربەخۆیی ئابووری بۆ ژنان پێبێنی قانونیش بگۆڕی بەڵام خودی فەرهەنگی ناو کۆمەلگا بەتایبەت لە بنەماڵەدا مثلا سیستمی خانەوادە لە جامعەی سەرمایەداریدا سیستمێکی کۆیلەتیە لە خانەوادەدا پیا و سوڵتانی ماڵە پیا تەسلیم دەگرێت ژن وەکو بەردەیەکە وەکو بەردەیەکی دەرەجە دوویە هەموو مافەکانی لێزەوت کراوە تا تۆ نەتوانی ئەو قانونێک کە تۆ تەسیرت کردووە یعنی بەن بەبەدی لە هەموو شوێنەوارەکانی ژیان و کۆمەلگادا دایمەزرێنی ناتوانی بڵێ ڕزگاری و ڕەهایی ژن بە تۆری کامل وەدەست هاتووە چۆن پیاوسالاری فەرهەنگی پیاوسالاری فەرهەنگێکە کە واقعا زۆر سەختگیانە وا بە هاسانی مەیدان چۆن ناکە بۆیە ژنان بۆ خۆیان یعنی چاوەگیری بەڕێوەبردن و ئیجراکردنی ئەو قانونانە لە هەموو مەیدانەکانی کار و ژیان لە کۆمەلگا و هەتا لە خانەوادەش دابن ئەو وەختە بوو لێنین واقعا بە دروستی ئیشارەی بەوە کردی و لێنین تەنیا نەبوو بۆ لێنین ببوورە لێنین بەو نەتیجە گەیشت لێنین چەندین مشاوری ژنی کرێکار و کۆمونیست و پێشڕەوی هەبوو و ئەو ژنانە ڕۆژ بە ڕۆژ هەموو ڕووداوەکانی ڕۆژانەیان دەخوێندەوە بۆیان تەحلیل دەکرد کە لە چۆ چ شتێک لەنگ لێدا چ شتێک ینی بەر بە ئیجرای ئەم قانونانە دەگرێت ئەم بەرابەری ژن و پیاوە دەگرێت لێنین بەسەر هەمووی ئەواندا واقف بوو و هەروە و ئەوەت دەگەت کلارا زیتکین بەوە گەیشت وتی جنبشی ژنان نابێ هەتا لە ساتی کشوارێکیشدا بنێنیتەوە لە ئەنتەرناسیۆناڵی دووەم کە هەموو دەزان ئەنتەرناسیۆناڵی دووەم کە کەوتە دەستی ڕفۆرمیست خوازەکان و دەستی وردە بۆرژواکان و حەزابی لیبەرال و تاسیری منفی هەبوو لە سەکولی جنبش بە کلارا زیتکینی وت لەو وتوێژەدا کە هەیبوو وتی دەبێت جنبشی ژنان دەبێت بە جنبشێکی بینەملەلی بە ئەنتەرناسیۆناڵی سێوەم دەبێت بتوانێت تاسیراتێکی ئەوتۆبیێک کە بەسەم ئینقلابی ئۆکتۆبر ببێت بە ئۆرگۆ لە زۆرێک لە وڵاتانی دیکە ئەو وەختەیە ئێمە دەتوانین بڵێن کە جنبشی ژنان جنبشێکی سەقام یعنی زیاتر بەرەو پێشچووە و هەروە ئەو بەرابەریە ئەو ئازادیە کە لە قانونی رووسیەدا نووسرابوو بتوانێت بجۆزرێتەوە بە وڵاتانی دیکەش ئەو وەختە دەتوانین بڵێن کە دەستاوەردی ژنان دەستکەوتێکی جەهانیە و ئەو دەستکەوتە ئەگە بوو بە جەهانی ژنانێکی زۆر دەیپارێزن چۆن باوەڕی بە هێزی لە بناتوی ژنانە بوو چۆن واقعا ئەگە ئێستاش چاودەکەین ژنان لە کۆمەلگای ئێستای خۆشمانە چاوی دەکەین ژنان جزوی چەساوەترین فەقیرترین و بەدبەختترین قشری کۆمەلگا و هەر بەو حکومەش ژنان دەتوانن یەکێک لە پێشڕەوترین سازش ناپەزیرترین و هەروە ئینقلابیترین قشری ئینقلاب لە داهاتوودا بۆیە زۆر مهمە
ببوورە زۆر مهمە کە ئازابی چەپ و ڕادیکاڵ هەروەها خودی فعالینی جنبشهای کارگەری و باقی جنبشەکان و جنبشی ژنان متەوەجەی ئەوە بن کە ژنان دەتوانن نیروی محرەکەی ئینقلاب بە تایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش نەک ژنانی ڕۆشنبیر و خوردە بۆرژوا و فێمینیست چون ئەوانە هیچ منافاتێکیان لەگەڵ سیستمی حاکم لەگەڵ مالکیەتی خصوصی لەگەڵ تەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان بەڵکو فقط چینی کرێکارە وەلەو نێوەشە بەتایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێشن کە دەتوانن مافەکانی خۆیان شان بەشانی پیاوان دەستەبەر بکەن و تەنیا دەستەبەرکردنی ئەو مافانەش تەنیا وەزیفەی ژنان نییە بەڕاستی بەڵکو وەزیفەی خودی فعالینی کارگەری و ئازابی چەپیشە یەکێک لە بنەماکانی دامەزرانی حکوومەتێکی سۆسیالیستی ئەوەیە کە ژن و پیاو بەرابەر بێ بۆ ئەو بەرابەریەش دەبێ هەموو ئەو شتانی مەلزوماتی کە هەیە دەی مسۆگەر بکرێن لە سەربەخۆیی بەرابەری اقتصادی دەڵێ لەباری گۆڕینی قانون دەڵێ لە بابەت ئەوەی کە تۆ بتوانی بربەستەکان ماوانەیە یەکسەر لەباری فەرهەنگیەوە چ لە نێو خانەوادەدا چ لە نێو کۆمەلگادا کە لەسەر ئەو ڕێگایە تۆ لایان بەری زۆر باشەدا دەگەلاوش هەر جۆری کە بۆ خۆشتان باس کرد بەڕاستی شۆڕشی ئۆکتۆبر پڕە لە دەرس و ئەزمون بە تایبەت دەست لەتوانین لەم سەردەمەشدا هەموو کەڵک لەم دەرس و ئەزمونە وەرگرین با لێرەدا باس لەوە بکەین دەسەڵاتی شۆڕایی واژنانی خەباتکار بۆ هەڵگرتنی ئەو هەنگاوانە کە بۆ خۆتان ئاماژەتان پێدا چ کۆسپ و بربەستێکیان لەبەر پێبوو بۆ چۆنیان ئەم کۆسپ و بربەستە لە ناو برد ئەم بربەستانەی کە هەبوون زۆر بوون هەر یەکشت نەبوو یەک ئەوە کە مەسەلەی ینی فەقیری و بێئیمکاناتی ئەو کات چۆن تۆ بۆ هەر ئاڵوگۆڕی لە کۆمەلگادا بۆ ڕەفاه بۆ بەرابەری تۆ دەی پرۆژەت هەبێ ئەو پرۆژەیەش بلاخەرە پشتیوانی مادی و ماڵی و معنەوی دەوێت کە لە هەموو بابەتێکەوە ئەو ینی مشکلاتە هەبوو هەمەوە کە ئەکسەریەتی کۆمەلگا هێستا لەباری فکرەوە بەوە نەگەیشت بۆ غەیرەس خودی بۆلشەویکەکان و ژنانی کرێکار و زەحمەتکێش هەم ئەوەی کە کۆمەلگای ئەو وەختە فەقیر بوو ینی ئامادەی لەباری ماڵیەوە ئامادەی ئەوە نەبوو کە ئەو پرۆژانە هەموو دامەزێن تۆ وەختیان بەسەن بە سەدان هەزار ژن کرێکارە و کارمەندە کار دەکەم وەختێ مەسەنە ئیزدواج دەکات ئەو وەختە ژنانی ئەو وەختەکە لە رووسیا شویان دەکرد لە ساڵی دووەمدا منداڵیان دەبوو ئەو قانونەی کە تەسویبش کرابوو کە دەبێت حقوقی کامل بە ژنانی حاملە بدرێ بەر لە زایمانە دوای زایمان ئەمەش بودجەیەکی کەڵانی دەویست ئەمە گەرچی موفقیش بوون ینی توانیان ئەو مشکلاتە بەرپەرز بدەنەوە حەلی بکەن لە حەدی توانایی خۆیاندا توانیان بەخەرە ئەو ماوانە بەتەرەف بکەن وەروە دەسەڵاتی شۆراکان وەختان لە دێهاتەکان پێکات دروست بوو وردە وردە ئەم دەسەڵاتە زۆر شۆراکان یعنی زۆر لە ماوەیەکی توولانیدا ناتوانێت ئەو دەسەڵاتە ڕابگرن ئاڵوگۆڕی دیکەی بەسەرداهات لێنین زوو مرد دوای ئستالین دەسەڵاتی گرتە دەستەوە هەمووی ئەوانە باعثیەوە بوو کە ئەو شتانێک کە لە قانوندا نووسرابوون وەخت لێنین فەوتی کرد ئستالین دەسەڵاتی گرتە دەستەوە وتی ئیتر بەرابەری مەسەلەی ژن و پیاو لە شۆڕەوی حەل بووە ژن لەباری قانونیەوە هەموو مافێکی هەیە ئیتر لازم ناکە ئەو ڕێکخراوانە تایبەتیانە بابەت بەسەر ژنانەوە کار بکەن بۆیە دانە بەدانە تەحتیری کردن و ئیتر ئەمە لەوێدا بوو کە شۆڕشی ئۆکتۆبری 1970 زۆری نەخایاند کە بالاخره نەهایەتەن بەرەو شکست کێشرا نە بە خاتریەوەی کە ناتەوان بوو جواب بە مەسەلەی ژنانداتەوە بەڵکو خودی دەسەڵاتەکە ناتەوان بوو کە دەسەڵاتی
چینی کرێکار بپارێزێت بۆکە بتوانێت بنەماکانی ئەو دەسەڵاتە بپارێزێت بۆکە بتوانێت ئەو ماوانەی لەسەر بە تۆری گشتین لەسەر ڕێگای دیکتاتۆری پرۆلیتاریە و وەروە دەسەڵاتی شۆڕاکان بوو لایبەریە ئیتر کولەن ئینقلابی ئۆکتۆبر وای لات کە ئێستاش دەبینین یعنی تولی عمری زۆر نەبوو لە ماوەیەکی چەند ساڵێکی کورتە گەرچی شکستی خوارد بەڵام ئێستاش دەتوانین دەستاوردەکانی ئەم شۆڕشە بیکەین بە چرای ڕێگای شۆڕشانی داهاتوو لە هەموو وڵاتەکاندا یعنی باوەڕ بە خۆی چینی کرێکار واروها ئەوەی کە ژنانی کرێکار و زەحمەتکێش نیروی محرکەی ئینقلاباتی داهاتوون نەک جنبشایی فێمینیست و لیبراڵ و ناسیۆنالیست و ئەمان. زۆر باشە دادەگەلاش باسی ڕێکخراوەکانت کرد لە ساڵی 1990 کمیتەی ناوەندی حیزبی کۆمونیست بڕیاریدا بەشی ژینۆتێل بە ئامانجی هوشیارکردنەوەی ژنان پێک بێنێت. بەڕای ئێوە ڕۆڵی ئەم ڕێکخراوەی چۆن بوو؟ بەڕاستی ئەم ڕێکخراوەیە زۆر لە جێگای خۆی بوو دەڕ و نەخشی یەکجار زۆریە بوو ئەوانش هەروەکو لێنین و هەروەها وەکو مارکس و ئێنگلس بیریان دەکردەوە کە باوەڕیان بە ئینقلابێکی سۆسیالیستی بوو و باوەڕشیان بەوە بوو کە فقط بە گۆڕینی قانون ئێمە ناتوانین سۆسیالیزم دامەزرین بۆیە دەبی ئێمە ئەوان کۆڵنتای و هەروەها چەند ژنی دیکەی ژنانی سۆسیالیستی حزبی بۆلشەویک ئەو ئینسا ئارماند و ئەلکساندر کۆڵنتای ئەو ڕێکخراوەیان پێکێنا وتیان دەیبچینە ناو ژنان کە ژنان ئاگا بنەوە بە حەق و حقوقی خۆیان بۆکە بتوانن ئەم دەستاوەدانەی شۆڕش بپارێزن. وتم کۆمەلگای ئەو وەختە 80% دێقان بوون زۆریان بێسەواد بوون ئەوان کاریان کرد دەستیان کرد بە کاری ئاگاگەری و هەروەها سەواد ئاموزی لە نێو ژنانی کرێکار و زەحمەتکێشدا ئەوان چون بە سۆراغی ژنان لە دێهاتەکاندا ژنانی خانەدار بەتایبەت ژنانی سەربازان کە ژنانێکی فەقیر بوون و هەروەها ژنانی کارگەر و زەحمەتکێش لەنێو ئەو قشرەدا دەستیان کرد بە کارکردن و هەروەها زۆر لە قانونی ماڵەکانیشیان گۆڕین وتیان بۆ کە ژنان بتوانن ئازاد بن بتوانن مثلا کار بکەن و بتوانن نەوەیەکی مثل منداڵانی سالم تەحویلی کۆمەڵگا بدەن دەبی کاری خانگی ببێت بە کارێکی وەزیفەی کاری خانگی لەسەر شانی ژنان لاچێ ئەس جملە مەسەلەی لیباسشویی مەسەلەی غەزاخوری مەسەلەی مەهدی کودەک بۆ کە منداڵان تێدا پەروەردەبن و ئاگانێ وتیان دەبێت بە وەزیفەی دەوڵەت واروە بە خەرجی دەوڵەت دەبی ئەو کارانە بکرێ بۆی کە ژن بتوانێت لە بەردەگی خانەوادگی نەجاتی بێ بۆکە بتوانێت لە ناو کۆمەڵگادا ڕۆڵێکی بەرچاوی هەبێ بتوانێت چارەنووسی خۆی بۆ خۆی دیاری بکات و ئەمە زۆر تاسیری هەبوو یعنی ئەو ڕێکخراوەی ژینۆتێل لە ئیدامەی ئەم ئەفکاری مارکسیستی و ئەو کاتی لێنین بوو مارکس و ئێنگلس بوو کە ئەو وەختە ئێنگلس کتێبی منشەی خانەوادە و مالکێتی خصوصی نووسی بوو لەوانە سەرچاوی وەرگرت بوون کە بە دروست توانیان ینی هاسانکاریکی زۆر کەن بۆ کە ژنان لە چوارچەوەی ماڵەوە بێنە دەرەوە بێوە کە دەغدغەیان هەبێ مەسەلەی منداڵەکەیان یا مەسەلەی چێژ دروستکردن یا لیباسشویی یا ماڵ تەمیزکردن هەتا لە بازێ جێگا کۆڵنتای لە لێنینش ینی کەوتە بەرەوە وتی ئەسەر کاری خانەوادگی کاری خانگی تەمیزکردنی کاری خانگی ناوی ئەمری ژن بێ دەبی ئەمری کۆمەلگا بێ بۆ ئەوەش دەبی ژنان و پیاوانی مستەخدەم کار بکەن ئەو کارانەکەن بۆکە ژن بتوانێت ینی شەرایطێکی مساوی دەگە پیاوی بتوانێت لەگە کۆمەلگادا کار بکە
سەردانەی لە ژنەکانی فێمینیستە لەگەڵ ژنێکی دەوڵەمەند کە منداڵی دەبێ هەم لەباری ماڵیەوە هەم لەباری وەختەوە هیچ مشکلەیەکی نیە دەتوانێت رابطەیەکی عاتفی بینی خۆی و منداڵەکەی ئیجاد کە و ئاگای لە منداڵەکەی بێ و منداڵێکی سالمتر تەحویلی کۆمەلگادا. بەڵام بۆ ژنێکی کرێکا کە لە دەریشەوە کار دەکات ئەو مەجالەی نییە کە بتوانێت هەمیشە نیگەرانە ناتوانێت رابطەیەکی عاتفی ئاوەی هەبێ کە منداڵێکی شادا بوو منداڵێکی سالم تەحویلی کۆمەلگادا. قەتعەن ئەو نیگەرانی و ئەو سترێس و مشکلاتی کە لەباری ڕۆحی و ماڵی هەیەی کەسیدایەنتە سەر منداڵەکەی ئەوان بە دروستی وتیان دەبێت لەسەر ئەو بەشە کار بکەین کە یعنی ئەو مەوانەی کە لە فەرهەنگ و لە خانەوادەدا کە یعنی خانەوادە دەتوانین بڵێن شۆنێکە کە پێدەڵێن ژن بەردەی بەردەکانە یعنی ژن لە خانەوادەدا بەردەی پیاوە لە کۆمەلگای ئەو وەختە 104 ساڵ لەمەوبەر بزانێت چۆن بووە ئەو وەختەوان بە دروستی ویستیان لەگە ئەو وەزیەتە بگۆڕن بۆ کە بتوانن ئەو شتانێک کە بە نووسراوە لە قانون لە یاسای ئەو کاتی حکوومەتی جەماهیری شوورەوی دانووسرابوو بتوانن بە کەمترین مشکلە ئیجرایکەنەوە ئەوەش کۆمەکی زۆری کرد ئەگەر و هەروەها لەو کارەشدا ژنان بۆ خۆیان واقعا دەتوانین بڵێ هەم وەکو قانونگوزار هەم وەکو مجری قانون هەم وەکو نازرینی قانون تەسیری زۆریان هەبوو لەسەر ئیجرای ئەم قانونانە ینی یەکە تاز بوو لە تاریخی جنبشی کۆمونیستی و جنبشی ژنان لە دنیادا ئێستاش ئێمە هەرچەند تازە ئەگە بتەوێت ئەو تاریخە مروکەی بخێنیەوە هەم زارشتی تازەتری لەوە دەردەکەشتی تازەتری سافێری دەبێت کە دەتوانێت ببێت بە چرای ڕێگا و بە ڕاهنمای نەخشی ئەمەل و فعالیت و مبارزەی ئێستای ئازادی چەپ و کۆمونیزمەوە فعالینی کارگەری و فعالین ژنانی کارگەر و سۆسیالیست. زۆر باشە هاوڕێگە لاوێش لەم باسی شۆڕشی ئۆکتۆبرت کرد کە شۆڕشی ئۆکتۆبر پڕە لە دەستکەوت پڕە لە ئەزمون هەڵبەت خاڵی لاوازشی بوو بەڕای ئێوە شۆڕشی ئۆکتۆبر چی بە ئێمە دەڵێت ینی ئێمە دەتوانین چۆن کەڵک وەرگین بە تایبەت لەم سەردەمەدا چۆن دەتوانین ئێمە لەم هەموو دەستکەوت و ئەزمونانە کەڵک وەرگین و کاریگەریەکانی لەسەر ئەم سەردەمەدا چییە؟ شۆڕشی ئۆکتۆبر بە ئێمە دەڵێت کە بەبێ بەشداری بەرفراوان و فعالی ژنان هیچ شۆڕشێک سەر ناکەوێت. ئەمە یەک. دووەمەن ئەوە بە ئێمە دەڵێت کە هەر ڕووداوێک کە لە کۆمەلگا و لە خانەوادە ڕووی دەدا ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ ڕەبتی هەیە بە جنبشی کارگەری و بە جنبشی ژنانی کارگەر و سۆسیالیست هەروەها دەبێ ڕەبتیش ببێت بە مەژهەڵەی ئازادی چەپ و کۆمۆنیستیش. ئەمە ناتوانین بیانووی ئەوەی کە بڵین مەسەڵەن ئێستا مەسەلەی بێکاری یا بڵێن کۆڕۆنا زۆر عەمدەیە مەسەلەی ژنان یعنی جارێ ئەو زەرورەتەی نییە ئەمە دەتوانێت گەورەترین هەڵە بێ ئەوە گەورەترین یعنی درێغیش بێ لەوەی کە ئێمە نەتوانین تاسیرمان بێ بۆ کە ئینقلابێکی سۆسیالیستی ڕوو ئەگە بمان هەوێ ئینقلابێکی سۆسیالیستی ڕوودا ئەم کۆمەڵگایە سەرۆژێر بکرێەوە دەسەڵاتی شۆڕایی دابمەزرێەوە هەموو ئینسانەکانی کۆمەڵگا بە تایبەت و پیا و بەرابەر بن هەر لە ئێستا کاری بۆ ئەسا بۆ نمونە چا بۆ ئەو پرسیارەت کرد مەسەلەی قەتڵی ناموسی کە ئێستا لە کۆمەلگای ئێمەدا بەشێک لە کۆمەلگا پیان وایە ئەمرێکی خصوصی و خانەوادەگیە ئیتفاقا مەسەلەی قەتڵی ناموسی فاجعەیەکە جنایەتێکە کە ڕەبتی هەیە بە کولی جنبشی کارگەری جنبشای ڕزگاری خواز و بەرابەری تەڵە و هەر کەسێ حەساس نەبێ بۆ مەسەلەیە ئیقدام نەکە یعنی بۆ کە ئەم فاجعەیە لەناو کۆمەلگادا کەم بێتەوە درێغی کردن ناتوانین من بۆ خۆم شەکم هەیە کەسێک کە هیچ هەڵوێستی نەبێ بە مەسەلەی قەتڵی ناموسی بەو زوڵمە مزافەی بەو وستەمە مزافەی کە لە ژنان دەکرێ
من شکم هەیە لەوە کە بڵێ ئەوە کۆمونیستە و ڕوای بە سوسیالیزمێکی علمی و دیارەتێکی هەیە، چون ئەو سوسیالیزمێکی ئێمە باوەڕمان پێێتی دەبێت لە مەیدانی ئەمەلدا لە خەباتی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. هەر مەوانەیەک لە باری فکریەوە، لە باری ئەمەلیەوە، لە باری سیاسیەوە، لە باری اقتصادیەوە، لە باری لە هەر شوێنێک کەڕوودەت، چ لەلایەن دەوڵەتەوە، چ لە دەستگاکانی سەرکوبۆ، چ لەلایەن کۆمەلگاوە، چ لەلایەن خانەوادەوە، ئەوە دەبێت لە بەرابەری بیستی بە چاڵشی بکێشێت. ئەمە دەتوانێت کە ئێمە تەمایزکە ئێمە جیا کاتەوە لەگەڵ جەرایاناتی دیکە کە واقعا هیچ مەنافاتێکیان نییە لەگەڵ سیستمی مۆجوددا، فقط دەیانتە هەوێشە ئیمتیازاتێک بەدەستبێنن. بۆیە هەر ڕووداوێک کە ڕوودەدا لە کۆمەلگادا بە جنبشی تەبەقەی کارگر و بە ژنانی کرێکار و زەحمەتکێش وەروە بە عەزابی کۆمونیستی مربوطە مەلەکەی زێهنیان بێ و هەڵبێز بگرن لەو بابەتانەوە. ئەم جاریش یەک شتی دیکە بە ئێمە دەڵێ کە واقعا ئێمە دەبێت بچینە ناو ژنانی کرێکار و زەحمەتکێش. یعنی ئەومان پێ دەڵێ ئێمە دەی بچینە حاشیەی شارەکان. ئەومان پێ دەڵێ کە ئێستا ژنانی خانەدا بەداخەوە لە ئێران زۆربەی ژنان بێکارن، ژنانی خانەدار، ژنانی خانەوادەی کرێکار ئەوان متحدینی ڕاستەقینەی چینی کرێکارن. بۆیە فعالینی ئێمە ئازادی ئێمە دەبێت لەنێ ئەو قشرەدا کار بکەن. جا بە نەشریە بێ، بە نووسراوە بێ، بە تەلەڤیزیۆن بێ، بە هەرچی بێ، ئەمە دەبێت کاری ئاگاگەرانە و سازماندەهی ئەو قشرە بکەین. ئەو قشرە سازماندەهی نەکرێ دەڵێ ئینقلاب بۆ دوا دەخرێ. ئەگەر بتەوێت ئینقلاب بەرەو پێش بچێ زووتر مسۆگەر بێ و ئەو وەزیەتە بگۆدرێ، تۆ دەبێت کاری ئاگاگەرانە و سازماندەهی بۆ بکەین. سازماندەهی لەنێو فەقیرترین ئەخشاری جامەدا بەتایبەت ژنانی حاشیەنشین و ژنانی کرێکار و زەحمەتکێش. گەرچی من منکری ئەوەش نیم کە ژنانی ڕۆشنفکر و سۆسیالیست دەتوانن دەوڵەمەخشی زۆریان هەبێت، هەر وەکو کۆڵنتای یا وەکو کۆپسکایە هاوسەرەکەی لێنین یا کلارا زیتکین کە نەخشی جەهانیان هەبوو، بەڵام ئەوان کاریان کرد لەسەر ژنانی کرێکار و زەحمەتکێش، ئەوانیان ئاگا کردە و سازماندەیان کرد، تاسیریان هەبوو، توانیان تاریخی وەکو ئینقلابی ئۆکتۆبر بڕەخسێن کە ئێستاش دەتوانێت وەکو ئەزموونێک ئێمە کەڵکی لێوە بگرین و بتوانین لایەنە جۆر بە جۆرەکانی لێکی دەینەوە. بۆیە زۆر مهمە بەڕاستی ئێمە کۆمەلگایەکە مێژووی خۆی نەناسیە، مێژووی یعنی چینی کرێکار کە مێژووی خۆی نەزانیە مەجبورە هەر ئەو مێژووە تکرار کاتەوە. ئەو مێژووە بە کەڵکانە ئەو ئەزمونە بە مێژوویانە کە هەنا دەبێت ئێمە کەڵکی لێوە بگرین بۆ کە ئەو هەڵانەی کە لە پێشتر داکراوە تکرار نەبێتەوە و هەروەها ڕێگایەکی نزیکتر بۆ سەرکەوتن بدۆزین. زۆر باشە، زۆر سپاس هاوڕێگە لاوێش بۆی کە بەشداریتان لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو. بەڵە بینەرانی خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتان کرا لە بەرنامەی هەفتەی ئاسۆی بەرابەریدا باس لە ڕۆڵی ژنان و دەستکەوتەکانیان لە شۆڕشی ئۆکتۆبردا بوو کە بە میوانداری هاوڕێگە لاوێش ڕۆستەمی کادر و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران تاوتوێن بەحسەمان کرد. هیوادارین کە جێگەی سەرنج و ڕەزامەندیەوەی خۆشەویستیش بووبێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.